وەکو مامۆسای نوێنەرانی کوردستان هاتینە بۆ پارێزگای ئەولێر وەکو داواکاریەک بۆ مامۆسایانی گرێبەست کە ئێمە مودەی 4 ساڵە و هەیمانە 5 ساڵە گرێبەستین و بڕیارێک هەیە لە پەرلەمانە لە 2013 مانگ حەو دەرکراوە ئەڵێ هەر فەرمانبەرێک ئەگەر 3 ساڵ گرێبەستی بکات لەسەر سێمی ئەبێ بکرێ بە هەمیشەی. ئێمەش هەر هەمومان 3 ساڵی خۆمان تەواو کردووە بە مافی خۆمان نەزانین کە بکرێن بە هەمیشەی، چونکە هەر هەمومان لە شوێنێکی دوورین و پاشەکەوتی شەمێک گردەوە کە مودەیەک حەساوگەوە وەکو خۆبەخش داوامانە کرد. بۆ ئێمە داواکارین لە حکومەت وەلایەنە پەیوەندیدارەکان بمانکەن بە هەمیشەی، چونکە مافێکی خۆمانە. ئەو چەندین جارە لە شار و شارۆچەکان ئەو داوایە بەرزکرێتەوە بۆ حکومەتەوە وەزارەت پەروەردەش بەرزکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران، بەڵام نازانم بە هەر بیانوێک کە ئایا بودجە نیە ئەو شتانە ڕەفز دەکرێتەوە، ئەو داوایە ڕەت دەکرێتەوە بە هەر زۆرێک بێ. ئەوە لەگەڵ ئەوەشدا دەبین لە ساڵانی پێشوودا هەرچەندە نزیکەی 4 ساڵە بودجە نیە، بەڵام کۆمەڵی پزیشک دامەزراوە، کۆمەڵێک لەرەولا چەندی کەس دامەزراوە. لەگەڵ ئەوەشدا بە بیانووی نەبوونی بودجە داوای مامۆستایانی گرێبەست ڕەت دەکرێتەوە. لەگەڵ ئەوەشدا ماف خۆمانە پێی یاسای وەزارەتی دارایی کە دوای 3 ساڵ مامۆستایانی گرێبەست بکردن مامۆستای هەمیشەی. بە نوێنەراتی نزیکەی 5000 مامۆستای گرێبەست لە هەموو کوردستان هاتنە بەردەم ئەنجومەنی وەزیران بە مەبەستی مامۆستای گرێبەست بە مەبەستی بوون بە هەمیشەیمان، لەبەر ئەوەی ئێمە زۆر غەدرمان لێکراوە لە ڕووی مافی امتیازاتەوە. بە نمونە مامۆستای گرێبەست ناتوانێت داوای گواستنەوەی بکات، ناتوانێت ببیتە بەڕێوەبەری قوتابخانە، ناتوانێت ئیفاد وەربگرێت. مامۆستا هەبووە وازی لە داوام هێناوە لەبەر منداڵبوون، لەبەرەوەی مۆڵەتی دایکایەتی شمولی ناکە. ئینجا داواکەین ئەنجومەنی وەزیران و سەرۆک حکومەت بەردەم داواکارەکەمانەوە بێت